پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ کۆمەڵی خێزانی لە ڕێگا بوون و ئومو سولەیمیشی لەگەڵ بوو. بەڕای کوڕی مالک کە وشترەکانی لێدەخوڕی و ئەنجەشە کە وشترەکانی لێدەخوڕی وشتری ئافرەتەکان کە سواری ببوون، یعنی لە دواوە، یعنی وەکو بڵێ جۆرە چی پێ بڵێم، نەشیدێک، جۆرە شعرێکی دەخوێندەوە، جۆرە گۆرانیەک بە تەڵەن بێ مۆسیقا، بەڵام کەلیماتی باش. ئەمە وای دەکرد وشترەکان سەریع بڕۆن وەکانە حەسەنە سەوت، دەنجیشی خۆش بوو. ئەمە وای دەکرد وشتر سەریع بڕوا، کە وشتر سەریع بڕوا چێ لە سەری هەڵبەز و دابەز دەکات؟ ئافرەتەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ڕووەی دەکا، یعنی لەسەر خۆ بە سوق سەوقا ڕووەیدەن، یعنی ئرفق بهن، ئەی ئەنجەشە لەسەر خۆت بە ئاوانە بە سەریعی ئافرەت نابێ بەو سەریعە وڵاخکەی لێ بخڕێنرێ. بۆچی؟ چونکە قەواریر ئەوانە وەکو ئافرەت وەکو شوشە وایە، ئافرەت وەکو شوشە وایە با نەشچێت، یعنی لە دوو ڕوانگەوە ئافرەت وەکو شوشە وایە. لە ڕوانگەیەکەوە چۆن شوشە ناسکە ئافرەتیش ناسکە، لە ڕوانگەی دووەمەوە یعنی چۆن شوشە ڕوون و یعنی جوانە بەو شێوازەیە ئافرەتی جوایە دەبێ مراعاتی بکەی و ئاگاد لێ بێ. هەردووچی چییە؟ هەردووچی مەدحە بۆ ئافرەت لە ڕوانگەیەکەوە، یعنی بۆ ئافرەت ئەو ناسچێتیە جوانە بۆ ئافرەت، بەڵام بۆ پیاو تەبەن زبرێتی جوانە. هەر یەکێکیان تەقلیدی ئەویتر بکە و خۆی بچوێنە بەویتر ناشیرین دەبێت، قێزەون دەبێت. مەمەسیە لێرەدا ئەبوو قیلابە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کەلیمەیەکی وت، ئەگەر ئێستا ئێمە بیڵێین لێمان دەکەنە عەیبە. فەرمووی لەسەر خۆت بە لەگەڵ شوشەکان، یعنی چێ بەچێ وت؟ شوشە بە ئافرەتی وت، قەواریر، قاڕوڕە. باشە ئێستا ئێمە بێڵێن ئەمە چیە کاکەم کەلیماتە ناسکانە بەکاردێنی؟ ئاساییە، هیچی تێدانی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بەکارهێنا. ئەمەش دەرسێکە بۆ ئافرەتان وریابن، خوشکان ئێوە وەکو قاڕوڕەوە، وەکو پەرداغێکی شوشە وایت. شوشە کەشکە چاک نابێتەوە، کە شوشەشکە چاک نابێتەوە، یا شوشە بچووکترین پەڵەی پێوە دیارە شوشەیە. بەڵام وەرە لە دیوار یەکەم ناسک نییە بشتێ، دووەمیان پەڵەشی پێوە بێ ئەوەندە پێوە دیار نییە، بەس شوشە ڕوونە، پەڵەکانی پێوە دیارە، ئەو دیوی دیارە. خوشتی بەڕێز تۆ شوشەیت، ئاگاد لە خۆت بێ، خۆت بپارێزە لە شکان و لە پیسبوون ئینشاء الله.